هەلم ڕۆژانە کارتۆنی خۆراکمان برد بۆ ماڵێکی هەژار دوای نیو ساعتی تەلەفۆنێکمان بۆ هات وتیان ئەو گۆشتان نییە ئێوتمان خواردمان بۆ نەیە ناوتی بەرێ وەڵا بەس مناڵەکەم یەکسەر سەری کارتۆنەکەی هەڵداوەتەوە بە لە هەموو شتەکان دێهێنا بە دوای گۆشتا گەڕاوە مناڵێکی بچووک وتمان بۆچی وتی وەڵاهی دەمێکە گۆشتی نەبینی و نەیخوارد ئیتر لێوە 2 کیلۆ گۆشتی جوانمان بۆ نارد وتی کرێتی بە باوشی و تێتی دایەکیان بۆم لێنێ یانی تۆ سەیکە مناڵێک تامە زۆری گۆشتە بێتاقەتە بۆ گۆشت نەیبینیوە کاکە بەلامانەوە سەی نەبی خەڵک بڵێ کیلۆی بە 15-16 هەزارە ئاخە مناڵێکی بێباوک هەژارێک نەدارێک لەکوێ بێنێ ئاخە کەسێک ئەگەر خێرخوازان 100 هەزاری بنێ ئایا 100 هەزار بیا بە چی بخوا چی بۆ بکڕێ واللهی مناڵە بە جلوبەرگمان پیاوە جلوبەرگی جەژن حتا چا حکمەکە بینیومە باوشیوە ڕای کردووە بە باوشیوە ڕای کردووە وتمانە قیاسەکەی تۆنێ بێنەوە نابێ حە نازان ڕۆشتووە یانی تۆ سەیکە جلێک جلوبەرگی ڕەنگە بای 20 هەزار 30 هەزار بێ سێ مناڵ چۆنە